مامۆستایانی شاری سلێمانی بە تایبەت پەروەردەی ڕۆژاوای شاری سلێمانی لە ئێستایا دیسان گرتبوونەوەیان ئەنجام داوە لەگەڵ دەستپێکردنی خوێندن. گرتبوونەوەکەش هۆکارەکەی بۆ دواکەوتنی موچەکانیان نەگەڕێتەوە کە وەکو خۆیان ئاماژەی پێیەکەن زیاتر لە 3 مانگ و 8 ڕۆژە موچەیان وەرنەگرتووە. ئەمەیە بۆ زانیاری زیاتر بچینە لای یەکێک لە مامۆستاکان وەگەشی بینی کە دروشمی ئەوان لە دوای منەوە ئەوە ئێوە ناچارتان کردین دەوام ڕابگرین ئەگەر موچەتان پێ نادرێت دەست لە کار بکێشنەوە کە گروپی داکۆکی لە داخوازیەکانی پەروەردە ئەم دروشمەی ئامادەکرۆ لە ئێستاشدا شەقامی سەرەکی سالم لەلایەن ئەو مامۆستایانەوە بەسراوە. سارا لەگەڵمان بین مامۆستاگیان دەبێ لە ئێستایا هۆکاری دواکەوتنی وەک ئاماژەت پێکرد موچەیە کە ئێوە واتان لاتوە کە لە ئێستا شەقامی سالم دابخەن و هەروەها سیارەیەکیش زۆریش لە ئێستایا ڕاوەستاوە. تاکە ئێتانەیە بەردەوام بن و ئەتانەیە چی بگەێنن بە ئەم مانگرتنانەوە؟ سەرەتا سپاسان دەکەم. ئێمە ڕۆژانە لێرە لە سەعات 9 سەرلەبانی و تاوەکو 12 نیوەڕۆ لێرە خۆپیشاندانەکەین هەموو ڕۆژە تاوەکو حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکاریەکانمانایەتەوە کە داواکاری بنەڕەتی ئێمە لە پێدانی موچەی مانگی 7 و 8 و 9 کۆ ئەبێتەوە و پێمان وایە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر بێباکە لە ئەس داخوازیەکانی مامۆستا و پرۆسەی پەروەردە لە هەرێمی کوردستانە بە پرۆسەیەکی پلە 2 پلە 3 سەیرەکرێت. بۆیە ئێمە بەشێکەوەی کە ئێمە لێی بێزارین بێباکی یاخود بە کەسیرکردنی پرۆسەی پەروەردەی لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان. تاکەی وەک ئاماژەت پێکرد کە هەموو ڕۆژێ لێرە بەردەوامە بن پێ دوانیە ئەگەر بەردەوامی ئێوە نابێتەوە هۆکاری ئەوەی کە خوێندن لە شاری سلێمانی ئابوەستەوە خوێندکارانیش ناچار بن بگەڕێنەوە. حەزەکەم ئەوە بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە تێبگە لە ئێستادا زیاد لە 20 قوتابخانە لە سنووری بەڕۆبە ناو شاری سلێمانیا مانیان گرتووە قوتابیەکانیان نردوتە ماڵەوە بەڵام ئەگونجێ سەرجەم مامۆستایان نەهاتبنە ئێرە و ژمارەی مامۆستایان دەقە بە دەقە زیاد ئەکات. بۆیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامەکەی ئێمە تێبگا ئەو مناڵانەی کە لە ناوەندەکانی خوێندنان مناڵی منە و مناڵی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئێمە لێی بەرپرسین ئەو حکوومەتێ لێی بەرپرسە کە بێباکە لە ئەس داواکاری و داخوازیەکانی مامۆستایانە کە زۆر بێمنەتانە وەزیری دارایی کاڵێ پارەمانیە موچەی پێ بدەین. لەگەڵمان بی سارا چینە لا یەکێکی کە لەو مامۆستایانە کە لێرە دانیشتووە تۆ لێرە موچە مانگانە بوو بە وەرزی دروشمێکی واوە دانیشتووی لێرە تاکەیەتەوێ ئاوا بەم شێوازەدا بەردەوامە بین تاوەکو موچەی مانگی 7 و 8 و 9مان ئەێنێ و داکۆکی لە مافی خۆمانەکەین و بەردەوامەشە بین. سارا ئەگەر لەگەڵمان بی ئەچینە لا یەکێکی کە لەو مامۆستایانە بە حکمی خاتوون تۆ لێرە ڕاوەستاوی لەگەڵمان بی سارا پێم وا بێت یەکێک لەو تەکسیانە نەبەست لەگەڵمان بە نەبەست ئەوەی کە ئەیبینن لە ئێستایا یەکێک لەو ئۆتۆمۆبیلانەیە کە ئەیەوێ لە شەقامی سالمەوە تێپەڕێت بەڵام مامۆستایان ڕێگرن. وەگەی بینن لە ئێستایا گرفتی هاتشۆ دروست بووە لە شەقامی سالما بۆ ئۆتۆمۆبیلانەی کە یانەیە لێەوە تێپەڕن و ئەوە تا یەکێک سارا من هەوڵمدا یەکێک لەو شۆفێرانە وەربگرم بۆ ئەوەی کە بزانین تا چەند ئەم لەگەڵ بایک بەڵێ ژاڵا گەرەتوانی لە ئێستادا وێنەکانمان بۆ بگوازەرەوە دواترە توانی لێدوانەکان وەربگریت. بەڵێ وەگەی بینن وێنەکان لە ئێستایا ئەدوێەوە ئەوە تا هەندێک تەنگەژەش لە لێوان هاوڵاتیان و مامۆستایانە دروست بوو لە ئێستایا بۆ حکمیەوەی کە جادەکەیان داخستووە مامۆستایان. لەگەڵ مامۆستایانی شاکۆمەڵێک خوێندکار لێرەن و هەرچەندە ئەو خوێندکارانە هەندێکیان هیچ خوێندنگاکانی شاری سلێمانی لەگەڵەوە شاکە مناڵی مامۆستاکان خۆشیان لێرەن و ئەوە ئەیبینین کە یەکێ لەو مامۆستایانە لە بەردەم یەکێک لە تەکسیەکە نادانیشەوە ئەڵێ نایەڵم لێرەوە دەرباز ببێت. ژاڵا ئەگەر بتوانی لێدوان لەو شۆفێری تەکسیەکان یاخود ئەو شۆفێرانی لەوێ ڕاوەستاون وەربگریت؟
بەڵێ هەوڵە دەم سارا لەگەڵمان بی ئەچینە لای یەکێک لەو شۆفێرانە بزانین قسەمان بۆ ئەکات بە حکمیەوەی کە پێم وابێ نەخۆشیشی لێ سڵاو لێبێ تۆ تا چەند لەگەڵ بایکۆتکردنی ئەگەر نەبەست لەگەڵمان وەرە بایکۆتیشی وەرە ژیانیشی وەرە حاڵیشی وەڵا لە هەشت نیەوە وەساڵ ئەوە نەخۆشم پێ کاکە یعنی ئەمە حاڵە خەڵکی تیاکەوتووە من زروفەکەم لەسەر ئەمەیە لە بانوێک داخلم کردەوە من نەخۆشم پێ کاکە ئەوە تا ڕێگەیان بۆ ئۆتۆمبیلە کردەوە لەبەرەوەی کە وەک خۆی ئاماژەی پێکرد لە ئێستا نەخۆشی لێبوو سارا بەردەوام پەیتاوە مامۆستایان لێرەوە زیادە بنوە ئێمە ئەیبینین کە مامۆستاکانی کە لە خوێندنگاکانیکەوە ئێستا دێنە ناو مانگرتن و بایکۆتکردنی مامۆستایان وە زیاتر ئەبن. ژاڵە ئەگەر بتوانی لێدوان لە بەشێکی دیکە مامۆستاکان وەربگریت زۆر باشە سارا چینە لای یەکی کە لەو مامۆستایانە مامۆستا عادل یەک دەقا خاتون سڵاو لێبێ تۆ ئەوەندە یعنی بێتاقەت بووی لەوەی کە لە ئێستاە لە بەردەم یەکێک لە ئۆتۆمبیلانە وەسایت وە نەتێژ ئەو ئۆتۆمبیلە بچێ سەرڕای ئەوەی کە نەخۆشیشی پێبوو ئەمە تا چەند دواکەوتنی موچە گرفتی بۆ تۆ دروست کردووە وڵی باوەڕێ بێسە من معاش وەرگرم ئەبێ بیەمە بە قەرزە یعنی معاشەکەمیشی بۆ نامێتەوە دیسانەوە بێ قەرزکەمەوە ئێمە ئێنجا دوایەوە مناڵمان لە مەکتەبە ئێمە بەخۆشی معاش و مناڵمان ناردۆدە مەکتەبی هەلی ئێستا مەکتەبی هەلیەکان پارەیانە بێ ئەی باشە من لە چی بیەم دەوەرە حکومەت پارەکانم بۆ بە مناڵەکەم نییە باوەڕتان بێ یەکەمی عێراقە منتەخەبی عێراق بوو لە مەحەدی وەرزشی وەرنەگیرا منیش ئێستا حەزی لێ ئارەزوی هەیە خصومەتە مەحەدی هەلی من لەبەرەوە خاتری و نقطەیە هاتوو دوایەوە ماڵە مناڵی ئێستا ئەوە نازانن نییە ئەبێ هەو بێ ئەبێ نانە هەبێ بێ چێشتێ بێ بشتە هەبێ ئەبێ پارە هەبێ ئایکە مەعاشەکەش نەبێ من چم بۆ شێ خۆ ناچم لە بازار ئینکەم خۆکو جارانیش نەما بڕم جل شۆری ماڵانکەم هیچ شتێکم بۆ ناکرێت خۆت ئەوشمان نییە بەڕێوەبەرایەتیەکان بەڕێوەبەرایەتەکان بەتایبەت بەڕێوەبەری پەروەردەی گشتی لە شاری سلێمانی تا چەند لەگەڵ داواکاری وەڵا هیچ نەهاتۆ بەلامانە هیچ شتێکیان هیچ یعنی شتێکی وایان نەکردۆ بەرامبەرمان نازانم یعنی ئێمە حەقی خۆمان بەس موچەکەمانەکە یعنی حکوومەت نەتوانێت دابینی بکە حەقا دەست لە کار بکێشێتەوانێ یعنی بەڕاستی خەڵک دامی بۆ ناکرێ خەڵک لە سیارە ئەیە بەنزی نەکرێ مناڵی تەلەبەی هەیە مناڵی جامیعی هەیە بەڕاستی یعنی ژیان ئاوا ناڕوە کە هەیە کرێتچیە هەیە ینی قەرزارە قستوشتی لەلایە ئەمانە بەچی دابین کاگەر مەعاشەکە نەبێ باشە تۆ پێت وایە باگرتنی شەقامێکی سەرەکی وەکو سالم یان بایکۆتکردنی دەوام لە ئێستاە ئێوە ئەو موچانەی کە 3 مانگ و 8 ڕۆژەوە خۆتان ئاماژەتان پێکرد بگەڕێتەوە بۆتان یان وەکو ئەمە فشارێکە بۆ لایەنی پەیوەندیدار و دەسەڵات بەتاکید ئەمە فشارێکە بۆ لایەنی پەیوەندیدارەکان بە تایبەتی حکوومەتی هەرێم بۆ ئەوەی هەستی بتوڵێ بە خۆیان بچێتەوانێ کە بەڕاستی ئێمە جیل پەروەردە ئەەکەین کە ئێمە مەکتەبەکاندا بخرێ و بایکۆت بکەین مناڵ خوێندن بێ بەشە بێ بەڕاستی کە بێ بەشیش بوون یعنی بێ خۆیانە بە خۆیانە بچنەوانەیە چییە بۆ لایەنی وەڵا قسەمان ئەوەیە کە یعنی حمافی خۆمان بنێ حەقی خۆمان بنێ و مەعاشی 3 مانگیان لەلای بمانەنێ تەنها حەقی خۆمان بەڵێ سارا وەک بینیت ئەوە لەسەر زاری چەند مامۆستایە کە لە ئێستاە خۆیان ئاماژەی پێەکەن دواکەوتنی موچەکانیان هۆکارە بۆ ئەوەی کە لێرا کۆبنەوە بایکۆتی دەوام و هەروەها پۆلەکانی خوێندنیش بکەن لە ئێستاە هەرچەندە ئاماژەشم پێکرد پەیتا مامۆستایان زیادە بن لە ئەم شوێنەوە هی خوێندنگاکانی کەی شاری سلێمانی بەشداری لە بایکۆتکردن و مانگرتنی دەوامدا دەکەن لە ئێستاە وەک مامۆستا عادلی وەکو یەکێک لە ڕێکخەرانی خۆپیشاندانەکە ئاماژەی پێکرد ئەوان بەردەوامە بن لە بایکۆتکردنی دەوام و هەموو ڕۆژێک وەک خۆیان وتیان لە کاتژمێر 9 بۆ 12 نیوەڕۆ لە ئێرادا ئەبن و هەروەها داواکارن کە بە زووترین کات داخوازیەکانیان جێبەجێ بکرێت سارا. بەڵێ ژاڵە محەممەد پەیامنێرمان ڕاستەوخۆ لە شاری سلێمانی لە